فام هەڵبژاردەی ئەو کەسانەی بە باشترین نەبێت ڕازی نین. ساتەکانی خوێندن کاتین و تێپەڕ دەبن. ئەو شوێنەی لی دەخوێنیت دەبێتە یادەوەری هەمیشەیی بۆمان. ئەم قۆناغا ئاکادیمی ژیان لە شوێنێکی گونجاو و شیاو بەسەر بەرە. پەیمانگای فام ئەو شوێنەی بۆ هەمیشەیی لە یادەوەری تا دەمێنێتەوە و ساتەکانی ژیانت پڕ لە زانین و یادەوەری ئەکات. پەیمانگای فام بە ستافێکی بە ئەزموون و شارەزا هاوکاری خوێنکاران دەکات بۆ ئەوەی لە فێربوون و زانیاری ئاستێکی بەرز بەدەست بێنن. هەمیشە هاوکاری خوێنکارانە لە پێناو و پێشکەوتن و فێربووندا. ئامانجی پەیمانگای فام لە ساڵی نوێی خوێندن پێشکەشکردنی باشترین ستاندارد و پرەنسیپەکانی فێرکردنە لە باڵەخانەیەکی تەواو گونجاو و ژینگەیەکی دڵگیر بۆ فێرخوازانی. لە پەیمانگای فام گەشێکی ڕێکخراو بوونی هەیە. باشترین هۆڵەکانی خوێندن و بوونی تاقیگەی زانستی و کتێبخانە و کافتریایەکی گونجاو و ڕوانگەیەکی ئەرێنی داوە بە خوێندکارانی. لەم ساڵدا پەیمانگای فام دڵنیایی تەواو دووپات دەکاتەوە لە پێشکەشکردنی باشترینەکان. بە باشترین نەبێت ڕازی مەبە. فام هەڵبژێرە و باشترین بەدەست بێنە.